ژمارنەوەی دەنگەکان بەدەست لە پارێزگای هەولێر دەستی پێکرد. لەو پرۆسەیەدەوا بڕیارە 215 سندوقی دەنگدان کە سکاڵایان لەسرە بەدەست جیا بکرێنەوە. جێگری بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقش ڕای دەگەێنێت پرۆسەکە لە شاری هەولێر بە چاودێری لایەنە سیاسیەکان و چاودێرانی کۆمەڵی مەدەنی بەڕێوە دەچێت. پرۆسەکە زۆر بە جوانی بەڕێوەبشی زۆر بەڕێک پێشی بەڕێوە دەچیتن ئەوانیش زۆر شانازی بەو پرۆسەوە دەکەن. یەکێتی دوای هەڵبژاردنەکانی 12 ئایار تێبینی زۆری لەسەر پرۆسەی هەڵبژاردن و ئەنجامەکانی لە سنووری پارێزگای هەولێر هەبوو. وتەبێژی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە هەولێر دەڵێت بە تێبینیەکانمانەوە لەگەڵ بەدەست هەژمارکردنەوەی دەنگەکانین بۆ ئەو لایەنانەشی کە بایکۆتی ئەو پرۆسەیان کردووە. وتەبێژی لیستی 162 دەڵێت ئەو لایەنانە نە بە دەنگدانی ئەلکترۆنی ڕازین و نە بە جیاکردنەوەی بەدەست. ئەو وادی ئەوان بە خەڵکیاندا بوو چ لە بانگەشی هەڵبژاردن کە بانگەشەکان با بڵێن وشەی بانگەشەکان لە حەزبی خۆیان گەورەتر بوو و ئەوەی کە ئێستا ڕاستەکانە ڕوون دەبێتەوە تووشی گۆمێکی لێڵ بوونا نازان لەو گۆمەڵە لە چۆن مەلە بکەن چۆن خۆیان تێدا دەرباز بکەن بۆ چۆنی من ئەمە هەڵەیەکی تر ئەنجامی دەکەن باشتر وا بوو ئەوان بۆ خۆیان لە ناو پرۆسەکە بن واقعەکان بە چای خۆیان ببینن لەبەری ئەوان کاتە کە لەوێنین نەتایجەکان نەبینن چۆن لە دوان دەدەن چۆن هاشوشی ئەلامیان دەبێت. دوای دەستپێکردنی پرۆسەکە و چەند سەعاتێک مانەوەیان لە هۆڵی جیاکردنەوەی دەنگەکان 4 دایانی سیاسی لە پارێزگای هەولێر بایکۆتی جیاکردنەوەی دەنگەکانیان کرد. تێبینیەکانمان لەسەر پرۆسەی هەژمارکردنەوەی دەنگەکان لە پارێزگای هەولێر دەخینە بەردەم ڕایگشتی و کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان. ئێمە بڕیارماندا بایکۆتی پرۆسەی جیاکردنەوەی دەستی دەنگەکان بکەین تا جێبەجێکردنی ئەم داواکاریانەمان. ژمارەیەک دادوەر و نزیکەی 30 تیمی کۆمیسیۆن سەرپەرشتی جیاکردنەوەی دەنگەکان لە پارێزگای هەولێر دەکەن. ئەوش لەو کاتەدایە پێشووتر ئەو پرۆسەیە لە پارێزگای سلێمانی و کەرکووک بە سەرکەوتووی کۆتایی پێهاتووە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.